لە دوای نەوەتەکان لەگەر بابم دەستمەوە ئیشەیە کرد هەر بە خۆم لە منداڵیدا زۆر حەزم لەو ئیشە بوو ئیشەکی فەنیە ئیشەکی دەستە وەکو بابرین ئیشی نەحتە وەکو دەسازیە مثلەن ئەتوو هەر ئیشەکی دەیکەی سەرەتا دەبی زەوقەشی جوان لەسەر هەبی ئەوە نیە ئەتوو هەر کەسێک بێتن یەکسەر بێتن دەست بە ئیشەکە بکەوە فێر بیتن یعنی بە کوردیەکەی ئیشی دەستی زۆر تێدایە هەر بە خۆشم خوریای ئیشی دەستم زۆر حەزم لێ بوو سەرەتا ئەمە دەستمان کە پێ کرد پێش ئەوەی کە دەست بە مەعمەلەکە بکەین بابم زیاتر خەریکی تیجارەت بوو بەخۆی جاران هەر ئەو مەعمەلێکە لێی ئیشی دەکەین ئیشی مەکاینی زراعیمان دەکرد ینی وەتە پارچەی کشتتوکاڵیمان دەکرد زیاتر ئیدی پێویستمان بە پارچە بوو پارچەکان مەسەلەن تای قورسی هەبوو تای قورسێ بۆ ئەو تای قورسەش لێرە نەبوو ئەو ئیشە نەدەکرا زیاتر لە 150 160 پارچەکانی لە دەرێ دەهات نمونە مەسەلەن لە بەغدا دەهات لە مووسڵ دەهات ئیدی فکرەمان کردەوە کە لەبەر چێمە بە خۆمان نەیکەین لۆچ لێ دەرێ بێتە ئیدی فکرەکە فکرەی بابم بوو کە دامان مەزران زۆر قوڕس بوو سەرەتا زۆر زەحمەت بوو بە ئاسانی نەمان دەتوانین بگەینە هەداف نەمان دەتوانین بگەینە ئەو شتێکە ئەمە دەمانوێت زەرەرێکی زۆرماندانا مادیبوونەی یەکجار زۆرمان کرد ئەتا فکرەکە بەدەستمان گەیشت بەدەست خۆمان چونکە لەبەرەوەی باگراوندێکمان نەبوو پێشتر لە بۆ ئەو ئیشەیە ئیدی شکر دواتر دەستمان پێ کرد و زۆر بە مەزبووتی ناجەح بووین خامەکەی ئاهینە بە عەرەبی پێ دەگوترێ ئاهین بەس بە کوردیەکەی پوختە واتە بۆڵە پێ دەگوترێ ئاسنی حەوزۆش بە کوردەواری خۆمان عادەتەن لە ناو بازار کە باز دەکرێت دەگوترێ قوم بەس بە شکلێکی عام پێ دەگوترێ ئاهین ئیدی سەرەتا ئەوە لە پێکاتێ لە مەچینەی سەیارە زیاتر ئەفلەنجێ و بوشە و بستنە ئەو بابەتانەیە هەرش ئاسنەک پێکاتبی لە ئاهین ئەمە دەیکڕی لێکوانە بەتەن کە هینامان لێرکوەر دێتە هێرکوانە ئیدی پارچە پارچەی دەکەین لەبەرەوەی گەورەیە کوورەکەمان لەو مستەوای گەورەدانیە کە بە ساغی یەکسەر ناوی دەبی ئەوە لە پارچە پارچە بکرێتن ئامادە بکرێتن بەچی دەیشتێنین لەبەر ئەوەی کە قورسە زەحمەتە تۆزەک لێرکوانە پرێسێکمان هەیە بە زەختی ئەو پرێسەی لێرکوانەدا دەیشێنین پارچەی گەورە دەینین دەیدێنە بەرێ لێرکوانە بە زەختی 100 تەنی نزیکەی پارچە پارچە دەگەین کە پارچە پارچەمان کرد ئیدی باری دەکەین لێرکوانە بەسەر دەکەوی دەڕوا لە بۆ فڕنیەکەی ئێستا لێرکوانەدا هەموو شتەکان ئامادەیە مەسەلەن لە ڕووی ئاسن ئاسنەکانمان ئامادەیە ئیشمان بە ئاسن نیە حالیان لێرکوانە دەبیری چ بکەین لێرکوانە بڕوا لەگەن فڕنی حازر بکرێ بچیتە سەرێ ئەمە ئێستا لە بەشی تواننەوەینە لەسەرەوەی کوورەکەینە ئەو کوورەیە جاران بە شێوەیەکی دیکە ئیشمان پێ دەکرد بە گازوایل یان باخود بە نەوتی ڕەش ئیشمان پێ دەکرد بەڵام هەستاین فکرەمان دروست کرد لە دەرەوەی وڵاتێنامان ئێستا کە بەو خەڵوزە ئیش دەکا خەڵوزی بەردینە پێی دەگوترێت کوک میتەلۆرجی بەوەیە نزبەیەک لەو خەڵوزە لەگەر ئاهینەکە تێکەڵی دەکەیت طبعی ئەوەش ئاهینەکەیەک هەر باسمان کرد شکانمان ئامادەمان کرد بەسەرمان هێخست ئێستا کە لە بۆ قسمی تاواننەوەیە لێرکوانە نزبەک لە ئاهینەکەیە لەگەر نزبەک لەو خەڵوزەی بەردینەی کە باسم کرد تێکەڵ یەکتری دەکەین بە هەوایەکی زۆر بەقووەت لەگەڵ هەندێک پێکاتی دیکە ئاسنەکەمان بۆ ئامادە دەکەوت دەیتاوێتەوە لە 1200 دەرەجە حرارەتە تا 1400
لە بۆمان دەتوانێتەوە دەیکاتە شلێکی باش کەەوەی ئەمە بمانوێت. لیمەکمان هەیە، ئەو لیمەیە نزیکە لە لیمی حەدیقە و باخچەکان، بەڵام هەندێک پێکاتەی دیکەی لەگەڵی جیاوازە. نمونە وەک مەسەلەن سلیکۆن، مادەی سلیکۆنی تێدایە، لەگەر تۆزی گرافیتی لەگەری تێکەڵ دەکەین، لەگەر مادەی دیکەی هەیە وەکو چیمەنتۆیە، بەڵام پێی دەگوترێت پۆنتۆنایت. ئەو پۆنتۆنایتە تێکەڵ دەکەین کە تێکەڵمان کرد لەبەرەوەی ئەوها یەکتری خۆی بگریتن، ببیتە پارچە پارچە، وەک با بڵێن کۆنکریتێکی شل لە بەدەستت بی ئاوایی ڕابوەستیتن. ئەوەش لەبەرچی ئەوها لە ڕابوەستی لەبەر ئەوەی تا بتانی قالبوشتی لێ دروست بکەیت. ئێستا بە لیمەکەمان ئامادە بوو، وەزمان حازرە چاوەڕێ قالب دەکەین. ئیدی قالبەکان بەو شێوەیە لە مادەشی دروست دەکرێت ئەلەمنیۆم، لەبەر ئەوەی وەزنی کە سووکە لەبەر خاتریەوەی کە هەڵبژیرێ تەعاملی لەگەر ئاسان بکرێت لەبەر کرێکارەکان، چونکە لەبەر ئەوەی قڕز دەبێتن. ئێستا ئەلەمنیۆمەکە حازرە، نمووی ئەوەش هەر قالبەکی دیکەیە، ئەمان لەبەرەوەی زۆرمان لەسەر ئەوەی دانایە وتمان با شکلەکەی بگۆڕین و جیاوازیکەین. ئێستا بەو لیمەی قالبەکەی وەردەگریتن، شکلەکەی وەردەگری، شکلەکی بە هەمان ئەو شێوەی کە دەمانەوێت وەزنی دەکاتن، لەبەر ئەوەی کە تێت کرد خوار و خێچی تێدا دروست نەبیتن، لەبەرەوەی یەک مستەوابی کە ئەو ئاهینەی کە دەمانەوێتن شلە وەکو ئاوە کە تێی دەکەی ئەگەر بێت و لایەک لە لایەکی خواردتربی ئەو شکلەی کە دەمانەوێت بە مەزبوطی دەرناچیتن. ئێستا ئەو لیمەی کە باسمان کرد لیمەکە ئامادە بوو، قالبەکەشماندانا لێرکوان دێنێتە پاستان، پاستانە شکەم دروست دەکەی لەبەر خاتری ئەو شکلە وەکو ئەو دەربچیتن. مەسەلەن کە کوولەر جێگایەک دەڕۆی پێدادنەی شکلی تەبعی پێیەکە دەردەچیتن، کە تەماشا دەکەی ئەها زۆر جاران دەگوترێ بەسەرەن ئەوە جێ پێ منە یان جێ پێ من نییە. ئیدی تەقریبەن لەو بابەتێ ئەمان بە شێوەیەکی دیکە لەبەرەوەی ئەو لیمە دەبی تەحاملی ئەو دەرەجە حرارەی بکە. ئەمە ئێستا دەگەینە مەرحەلەی تواننەوە، لە تواننەوە 1350 دەرەجەی حرارە، ینی ئەوها گەرم دەبیتن، کە گەرم بوو لێرکوان دەبی ئەو لیمەت ئەوها ئامادە کردبی نەتێک بچی نەبشتێ نا مەشاکلی دیکەی دروستکە و ناشبی ڕتوبەتی زیاد بی. مەسەلەن کە ئەگەر بێت و ڕتوبەتی ئەو لیمە زیاد بوو کە ئاوی لەگەر بوو زیاتر تووشی وردە تەقینەوەک دەبی، لەبەر ئەوەی کە ئەو گەرمە و ئەویش ساردا کە ئاو لەگەری بی زیاتر نزبەی ئاوی زیاتر بی قەتە تەبەخۆڕەشی زۆر دەکاتن، تەقینەوەکی ورد ڕوو دەداتن. ئەجا ئەمە ناریم گاتە ئەو مەرحەلەی. ئێستا قالبەکە ئامادەیە، پەسترا قالبەکە دانرا، ئەوە تۆزێک ئاوە لەگەر مادەی دیکە لەگەڵی تێکەر دەکرێتن لەبەرەوەی ڕابوەستی سەرەکانی نەشێت بێ. ئێستا بە تۆزێکی ئەو کونانەی لێ دەکاتن لەبەر خاتری ئەوەی کە هەوا و بوخارەکەی ناوەوەی بێتە دەرەوە، ئەو کاتێک کە ئاسنی شلەمان لەدەستە دەمانوێت بیڕێژین تێی بکەین، بخارەکان لە ڕێگەی ئەو کونانە دێنە دەرێ. ئێستا تۆزەشی لێدا لەبەرەوەی جێگەکەی خۆی بەرداتن فی سەبیلی بە ئاسانی دەربێتن. ئێستا لیمەکە لەگەر قالبەکە جیاوازە چی دەکاتن بەس ڕای دەچێشی قالبەکەی دەردەینیتن. ئێستا ڕێک بابرین قالبەکە ئامادەیە، بەس لێرکواندا هەندێک وردەکاری دەبنێ، وردەکاریەکانی دیگە چیە؟ مەسەلەن نمونە دەبی وشک بیتن. ئەوە بەو شێوەیە قالبەکەی ئەوالە وشک دەکەینەوە.
پاش ئەوەی کە پارچەی کوشتکاڵیمان کرد لە بۆ خۆمان و پێویستمان پێی نەما کە لە دەرەوە هیچی دیکە بێ ناچار دەستمان کرد بە شتی میکانیشی دروستکردن لە بۆ خەڵک دواتر لە چ دەستمان پێکرد لە بۆ خەڵک هەر لە سناعی خۆمان باڵێندەکە سناعی جنوبی لەوێندەرەکە جیرانەکان هانایەن هینا ئەرێ ئەمە ئیشمان پێویستمان بە پارچە دیکەلۆ لە بۆ مەژنایکەن وردە تا خەڵکەکە هەموو زانی لە پاشی ئەوەی کە مەسەلەن معاملەکەمان پێش خست بە قووەترمان کرد جۆرە خەڵک زانی ئیدی پاش ئەوەی کە خەڵک زانی ئەمە پارچەیە دەجی کارگەکان دروست دەکەین لە پاشی هەنجینێکە ئیدی ئەوزارە هاتینە سەر دروستکردنی قەپاغی منهۆڵ خەڵکەکە پێویستی بە قەپاغی منهۆڵ بوو لە هەولێریش ئەو معاملە نەبوو لە تورکیا دەهات یاخود لە ئێران دەهات یاخود لە بەغدا دەهات بۆ کوالیتێژ نەبوو بۆ باشیەی نەبوو ئیدی دەستمان کرد بە قەپاغ دروستکردنی قەپاغ منهۆڵ ئەوەشیان هەر قالبەکی دیکەیە بەڵام لێرکوانە شتێکمان هەیە شتەکە جیاوازە چیە لێرکوانە وەکو جسرەك ڕاوەستایە ئەوەیان ئیشی چییە مادەکەی دیکەمان هەیە بە گەرمی دەکەی ئەوە یەکتری دەگری زۆر بە قووەت دەبی ناشێ قابلێتی هەیە ینی بە قووەتە زۆر بە قووەتە ئەمە لێرکوانەدا ئەوە لە جێگەمان لە بۆی کردەوە دانرا لەبەر ئەوەی ئەو شلەی ئاسنی بێتە سەر و بێتە بنیشی پاشان کە ئاسنەکە ڕق بوو هەر بە یەک چەکچی بەسیت یان لەگەر دەرهینانی ئەو بەخۆی دەتوێتەوە بۆشایی ئێرکوانە فراقەمان لە بۆ دروست دەکە ئەو شتێکە دەمانوێت ئەوە نەبوونە مەسەلەن ئینلێتە قەپاق منهۆڵی مەجاری ناوجادانە مشەبەکە ئەوەیان جێگەی قفڵەکە ئەو قفڵێکی هەیە لەبەر ئەوەی ئەو قەپاق منهۆڵە نەبردرێ و دەستکاری نەکرێت جیاواز نەبتۆ لەگەر چارچیوە بەو شێوەیە ئەوە لە هەمووی وشک دەکرێتەوە دانە بەدانێ وزەیدی هەر چەند دانەیەکت هەر هەبیتن و ناشبی لە حەدی خۆی زیاتر وشکیەوە بچوە لەبەر ئەوەی ئەگەر زیاد وش کردەوە ئەو پێکاتانەی ناوی تەبەخوڕێکی کە باسمان کرد هەمووی لێ دەڕوا لەو کاتێک کە ئاسن دەڕێژێ ناوی چکە ئاسنیش وەزنی خۆی هەیە هەر کاتێکی کە پێیکەت بە زیادەوە دەشێتن کەشکا شکلی قالبەکەی تێک دەچی ئەوەی کە ئەبە دەمانەوێتن دەرناچێتن بەو شێوەیە ئەوە لە وردە هەمووی وشک دەکەینەوە ئەو مادەیەمان هەیە نزیکە لە شەکر بەس لیمە و نزبەی شەکری زۆرە ئەوەیانە دەکەینە ناو ئەو قالبە ئاسنە ئەو ئاسنە داغ دەکرێت ئەو قالبەمان هەیە لە ئاسنی دروستکراوە گەرمی دەکەین ئەو مادەی کە باسمان کرد تازە ئێستا تێ دەکەین ئەووالا ئەوجا بە گەرمکردن ئێستا بە تۆزەشی دیکە گەرمیکە ڕق دەبی وەکو ئەوەی لێ دێ ئەوە ئیسفادەی لێ دەکەین لە بۆچی لە بۆ ئەو شوێنانەی کە پێویستیان بە شتی ڕقە لەبەر ئەوەی کە ئاسن وەزنی هەیە قورسە ئەگەر بێت و هەر لەوەی بیکەین ئەمە ئەو قووەتەمان ناداتێ کە ئەو ئاسنش لێ هاتە بنی ئێرکوانە بەرزی دەکات دەیشێ ئەجەیدی ئەوانە دروست دەکەین ئامادە دەکەین هەر یەکەو لە بۆ شتی خۆی خاص ئەوە دوو دانە دیکە ئەوانە دروست بوو لە بۆمان ئیدی ئەوجا ڕۆژانە دروستی دەکەین هەر یەکە و بە نەوعی خۆی هەر یەکە و بە شکلەکی هەر یەکە و لە بۆ دیزاینێکی خۆی ئێستا و قالبانە هەمووی حازرە وەکو قالبی قەپاق منهۆڵ لە بۆ توانەوەی ئاسنەکە ئامادەیە هەروەکەوەی کە باسمان کرد ڕۆژێک پێش وەختی قالبەکان هەمووی دادەندرێ لەگەڵ هەندێک پێکهاتێکی دیکە کە تایبەتمەندی کارگەیە لێ دەدرێت لە بۆی ئامادە باشی خۆی وەربگرێتن لە بۆ تێکردنی ئاین توانەوەکە ئێستا ماگەیشتنە قۆناغی تێکردن هەموو شتێک ئامادەیە لە بۆ تێکردنی مەوادەکە
طبعی بەو سڵە دێتن ئەو سڵەیان چاردەورەکەی ئاسنە داخلیەکەی مادەکە زدی حرارە و گەرمیە یعنی دژی گەرمیە لەبەرەوەی بەخۆی ئاسنەکە لە دەرەجەی حرارەی تقریبا نزیکەی 1200 تا 1400 ئەگەر بێت و بەخۆی ئەوە گەرم بوو ئایا دەبی شتێک بیتم کەەوەی نێلیدنەوە ئاسنە بتاوێتەوە بەکاری دەست بە هەمان شێوە دووبارە ئەویش سەتڵەکە ئامادە دەکرێت ئێستاەوەی هەروەکو باسمان کرد ئێستا شلەکەەوە تێ دەکرێتن بە شێوەیەکی جوان تۆزێک لە سەرخۆ لەبەر ئەوەی قالبەکە کە هیچی بەسەر نێتن ئەوەیان یەک لە نمونونەکانی قەپاقی منهۆڵە ئێستا وەکوی هەردەبین لەبەر چاومان ڕشتنی قالبەکە تەواو بوو دوای نزیکەی دەدەقەیەک چارێک ئەوە ڕق دەبی دەگەیشتە مەرحلەی ڕقبوون پاشی نیو ساعتێک دەتوانانی دەری بینی و ساردی کەینەوە بەکاری بین لە ئەو شتێک کە پێمان دەوێتن ئەو تۆزەی کە دەیبینی بەسەری دادەکەی لەبەر ئەوەی کە یەکسەر بەسەر یەحتر وشک بیتەوە زوو ڕقتر بی و خۆی بگریتن زیاتر. بەرهەمەکانمان ئەوەل جارە زۆر کەم بوو یەکەم جاری کە دامان مەزران بەڵام توانیمان وردە پێشی بخەین دوای پێشخستنەکی زۆر بەباشی لە بۆ هەرێم هەمومان تەکوین کردیان سنی هەمومان دابین کرد مثلەن سلێمانی بوو دۆهۆک بوو هەولێر بوو بەڵام ئێستا کە لە قووەتی خۆمان زۆر زیاتر ئیش دەکەین یعنی کێشەمان نییە هیچ هەر جیرانەکانیش داوا بکەن دایاندەینی قووەتیشمان هەیە و زۆر بەباشیش جێبەجێ دەکەین نمونە مەسەلەن چەندان مشتریمان هەیە لە بەغداد لە مووسڵ لە بەسڕا خەڵکانەشی زۆر دێن و مشتریمان و دەفرۆشینەوە. کەسێک کە بێتن پارچەی بوێتن ئەو پارچەیە سەمپڵەکەی لەکن نییە نمونونەکەی لەکن نییە برێ لەوەی شتێکم لە بۆ دروست بکەن ناچار یان بە خەریتە لە بۆماندنی یان بە ئۆتۆکات بسرن دەیکاتن یان ئەوە تا لێرکوانە بەخۆی قیاسەکان دەزانیتن یان دەچینە ئەو شوێنەی کە لێوێن دەرێکە ئەو شتەی کە پێویستە کەلێکتری گەیشتین لەگەڵ ئەو مشتری کە دێتە لامان هەر دەچین شتێک دروست دەکەین ئەوارە لەو شێوەیە بەدار دروستی دەکەین ئەو شکلەی کە ئەو دەیەوێتن کە ئەو شکلەی کە ئەو ویستی تەواو مەقبول بوو لە لای ئەو قبول کرا تەواو بوو ئەوجە دەیبینە قاڵبدانن کە قاڵبماندانا ئاسنەشلەکەی تێدەکەین ئەوەش نموزەزەکەی دی کە دەردەچی پارچەی ڕێک وەکو خۆی دەردەچیتن ئەوجە دەستا وەرشەی تۆڕنای لێوێن دەرێکە ئیدی مەسەلەن کونی بوێتن یاخود چاکردنی بوێ پاکردنەوەی بێ بۆ ئەو شتەی کە بەبەستی. ئەو قاڵبەیە کە باسمان کرد ئێستا ئامادەیە ئەو شلەی کە تێمان کرد بوو ئەوەی لێ دەرچوو دێتە مەرحەلەی تراشکاری تۆڕنا ئەبە و تۆڕنەی ئیشەکەی خۆی پێ دەکاتن مەزبوط چای دەکاتن ئەوە یەک لەوانەیە کە ئامادە کرایە
یەک لەوانەیە کە ئامادەکرایە ئەوە هێشتا بەس قاڵبەکەی سەبی تەواو بووە با بڵێن بەس شلەکەی ئاسنی ئامادەیە بەزێر کواننا تۆڕەکەی نەکرایە ئەوەیان خلاصەیە لە مەرحەلەی نهاییە یعنی تەواوە ئێستا ئامادەیە لە بۆ ئیشکردنی ئەو شتەی کە دەیانەوێتن. ئەو ڕەندەیە شوێنێک دەردێنیتن کەس پێ دەگوترێت جێگای سیلی خەتێک دروست دەکەن فقط لێستا ئەوە دیشتی گێربۆکسە گێربۆکسی پشت و کاڵی کە دەشتێتن پارچەی نییە لێرکوانە ئیدی ئەمە لێرکوانە دروستی دەکەینەوە وەک شەریکەی خۆی و بە نەفسی کوالەتی و بە نەفسی شت ئەوە ئێستاکە بەرهەمەکە تەواو بۆ ئامادەیە لە هەمان کاتیشدا ئیشی لێ دەکاتن. ئەوانەی کە ڕۆژە وەردەگرن لە حکوومەتی هەرێمی کوردستان بابەتی مەجاریەکان قەپاق مەنهۆڵەکان هەموو ئەمە لە بۆیان تەجیز دەکەین وزائیدەن لەگەر ئەو بینایانە مەسەڵەن ئەو شارانە ئەو ستیانێک کە دروست دەکرێتن پێویستیان بە قەپاق مەنهۆڵ و شتی وایە زیاتر قەپاق مەنهۆڵەکان هەمووی ئەمە جێبەجێ دەکەین لە بۆیان لەگەڵ هەندێک دائیرەی هەولێر ئەمە ئەگەر ئێستا زوروفەکە تۆزێک باش نییە ئەژینە ڕۆژانە لە 20 تا 25 دەتوانین ئینتاج بکەین. دوای ئەوەی کە قاڵبەکانمان داڕشت هەمووی خەلاص بوو پاک دەکرێتەوە دێتە دەرێ بۆ یاغ دەکرێتن ئیدی ئێستاکە ئامادەیە ئەوە یەک لە نمونونەکانی قەپاق مەنهۆڵە ئەوەشیان بە شکلێکی دی هەیە هەر ئەوی لە پێشیشتا هەمان شێوەیە ئەوانەشیان پارچەی میکانیکە هەروەکەوەی کە باسمان کرد لە بۆ مەعاملەکان و یاخود لە بۆ شوێنە کشتتوکاڵیەکان ئەو مەکانیانەی کە هەیە پارچەیان بەدەست ناکەویتن لێرکوانە ئەمە لێرکوانە شتەکانیان لە بۆ جاهێز دەکەیت.